ئەو داوتینە لە سەداوەکاری کاک اسماعیلی خۆشەویستە، اسماعیلی خەیلانی، کاکە دیاری هیرانی و کاکە لاوەی هیرانی، کاکە محەممەدی خۆشەویست و کاکە سۆی بەڕێز پێشکەشە بە کاک نێچیری خۆشەویست. ڕۆژێ دڵی پێ بکەنا ڕۆژێکی دەمگرێنێ هەر بەڕێگان دەڕواتن نام دەبێنێ ڕۆژێ ئەحواڵ دەپرسێ سێ ڕۆژان نام دوێنێ ئەوەچی دەفرەی من دەدا بێ حواڵە نام بێنێ بۆچی دەفرەم لێ دەدا بێ ئەحواڵ نام پرسێنێ هەشیەت و دێوانە کردم زەردە بۆ تەکەلێنێ نەمزانی هەولێریا فێرە لێ تەکەلێنێ ئای نەمزانی لە من زیزا دەڕوات و بەزێم دێڵێ یارم کچە کرمانزە هەزار بەگزا دەیدێنێ یارم کچە کرمانزە هەزار بەگزا دەیدێنێ هەزار بەگزا دەیدێنێ ئایەتم لەلای ولاوە سەن دەردم هەڵێناوە دەڵێم بە قوربانت بم سوورە گوڵەکەی شەقڵاوە ئایشێت و دێوانە کرد ڕێی خۆی دەخام بەولەوە دەڵێم ناوێزانت بم بۆچی وەفات نەماوە ئای بۆچی لە من وەپرسی ئێستا وەفای نەماوە ئەی هەدڵێم بە قوربانت بم بۆچی وەفای لێ بڕاوە ئایشێت و دێوانە کردم ئای خۆریەی گۆڕاوە وای دێوانی خاڵی ڕووی تۆ من نەزاتم لەنەو داوە ئایە خۆهۆشی بردوومە بۆچی وەفای نەماوە ئەی بە قەزوانی ساڵ کەسی خوازوانی بەو گوڵەی داوە ئای ئەو چامن نادوێنێ قیمەتی ئادەم ناوە ئەی هەولێرت بە قوربان بێ تا باقی شەقڵاوە ئایشێت و دێوانە کردم لاو کەلێنەی بەدواوە بۆ ئیسماعیل خەیلانی دەستوری بە من داوە ئەی کاکە ئیسماعیل نەمریە پاڵی وە پاڵم داوە ئەی پڕ بەدڵی خۆم خۆش دەوێت بۆی دەڵێ بەو دوو چاوە ئایا ڕەبی بێ بەڵا بێت چۆن نیشانی خۆی داوە ئەی بۆ دیاری هیرانی دەزانم خەیاڵ پڵاوە کاکە هاوا دەدوێنم ئەها لە شێوەستاوە بۆ دیاری هیرانی دەزانم سەندە پیاوە ئای لێدەم وشتم بۆ لێدای نەکەی خەیاڵ بڵاوە کاکە نێچیر دەدوێنم خۆش دەویستە لەم ناوە هەی بەیادی کاکە ئاسۆی دەستوریان لەسەرداوە بەیادی کاکە ئاسۆی دەستوریان بە من داوە بەهبە بەژیر هەی تیرێکی وای نەداوم کافرم بۆ معەزم لە دووری بەژن و باڵەت لای من بۆ تۆ دەناڵم هەی تیرێکی وای نەداوم کافرم بۆ مەدەعەزم بەزەید بێ بەحاڵم ژیانە بۆ تۆ نەما ئەی شیەت و دیوانە کردم بۆچی لە من جۆراوە لێی دەبەنە شەی لێدا و زابەزم تەواوە هەی لێدەگەشتم بۆ لێدا بۆچی ئەمنی وەلاوە هەی هیزران گشتم بۆ لێدا ها لە ڕێویە ڕاوەڕاوە هەی لێدەگەشتم بۆ لێدای بەسمەکە زۆر تەواوە ئەی یارمم گرێتە باوەش وەکو منداڵی ساوە لێی دەگەشتم بۆ لێدا بۆی دڵم چاماوە وەستاوریای دەدوێنم بۆی دەڵێ بەو دوو ساوە هەی بەیادی ئیسماعیلی بۆی دڵم بۆ دوو چاوە هەی کاکەلاوەم لێ نەمرێ ئیمتیحانی خۆی داوە هەی بەیادی کەن خالیدی دەستورم لەسەر داوە ئەی بۆ دیاری هیرانی بە قەسەد کەسی پیاوە بەیادی کاک دیاری تازە بەزم تەواوە هەی ئەوەش کاکە ئاوارە دەستوریان بە من داوە کاگوریان لە من نەمرێت ئەی دەستوری داوە باڵا سۆ دەدوێنم لە دوایێ بەزێماوە ئای لێ دەگەشتم بۆ لێدا بەس بەکە زۆر تەواوە لێ دەگەشتم بۆ لێدا باز بەکە زۆر تەواوە هەی خەموو دەردی زەمانە پاک بە تۆی دەڕەوێنم ئای ماڵی دنیایم ناوێ لەبەر ئەتۆی دەنبێنم گەرچاوی زواتمە بێ واز لە گۆرانی دێنم ئەی شێت و دێوانە کردم قەت واز ناهێنم ئیسماعیل ساشی دەڵێم دوژمنت دەرتاوێنم ئەی لێ دەگەشتم بۆ لێدا هەوای دەڵێن دەیتەزێنم هەی لەگەڵاغی قوربانی بە باشی دەیکوڵێنم هەی لێ دەگەشتم بۆ لێدای بە باشی دەحەبێنم هەی کاکە دیار لێرەیە هیرانیەکە دەدوێنم هەی لێدە کاکە لێی دەبووم دەستوری بۆ پێکدێنم هیزران گشتم بۆ لێدا حەماسەی دەقوڵخێنم ئەی بەیادی کاک دیاری بەندەی بۆ پێکدێنم شخارین لە من نەمرێ نێوی بارزانیا دێنم لێی دەگەشتم بۆ لێدا بارزانی دەحەبێنم بارزانی
هەی لە پشت من بن ئەمریکای سقوت پێ دێنم هەی لێ دەگەشتم بۆ لێدا ئەی واز بێنە بم بۆی دێنم هەی لێ دەگەشتم بۆ لێدا ئەی واز بێنە بۆی دەخێنم والله الله بخشي اسماعيلي سوق هەی دێ وەرور دێ وەرور کەسی زەر لێ وەرەوەر شەمامی دێ وەرور کەسی زەر دێ وەرەوەر شەمامی سیجێ دەستە پێ مەڕمەڕ هەم کاغەزە و هەم دەفتەر شیبنە سوورە دەفتەرەیە تا دەسوورەن دەفتەر وای دەی بۆ دەی ڕوفێنم لە کوردستان دەستمەدەر لێ دەگەشتم بۆ لێدا هەوای دەڵێن دەیتەزێنم وای دیدەن منە شەی لێدەن ڕوان دەڵێم بێ دەفتەر ساشە لە بۆ کوردێدەی ڕوان دەڵێم بێ دەفتەریە بابم سێنە بێ وەک تۆ دەکەی وانابێ شێت و دێوانت کردم کراسیتی عالەبێ وای پەیدا بێ پەیدا نابێ وەفای بێ وەفای نابێ وەفای بێ پەیدا نابێ پەیدا بێ وەفای نابێ دیدەن منە شەی لێدان بەرگوتنە و هادەبێ هەی لێدە منشتی لێدای بانگوتنە و هادەبێ هەی هەرکەس دەڵێ شاعێرم دەبێت تەستیقیە بێ لێ دەگەشتی بۆ لێدا هەوای بڵند دەیتەزێنم ئەو دەفتەرم بۆ بێنە هەڵەمەی لەسەر بێ یا ڕەبی بێ بەڵامێ ئەی بۆ خۆم بۆبی دەخوێنم هەی زەربەندی بۆ دەڵێم هەمووی وەکو گەوهەر بێ لێ دەگەشتم بۆ لێدا هەوای دڵم دەیتەزێنم هەی دیار بە منی فەرمووە لێوی خەلیلی لەگەڵ بێ ئەمن دوعا دەکەم قەبرەکەی پڕ لە نور بێ دەوای دەردم لەیلایە ها بە خاوی بەکەرنایە شێت و دێوانی کردم گەت بێتە بەردەرگایە هەی هیچ ناگشتم بۆ لێدا بۆی دەڵێ مەگەر وایە یا ڕەبی بێ بەڵامێ دەسووریان بە مندایە ئەی یادی ساز دەکەمی خۆش دەبوو لێرە پایە یاری بۆی دڵە تاکمایە یاددانە من دەبێ خۆش بوو لێرە پایە ئەی بەیانی ئیسماعیلی دەستوری پێمدایە هەیە من یادم خۆش دەوێ بۆ من وەک برازاوایە ئیسماعیلی دەستوری یا ڕەبی بێ بەڵا بێ دەسووریە یا ڕەبی بێ بەڵامێ دەسووریان بە مندایە چی بکەم داخی گرانم دەڵی باشم بۆ نایە چی بکەم داخی گرانم دەڵی باشم بۆ نایە ڕەبی ئەو ساوە شوێر بێ عەمەلیاتی کردووە و عەمەلیاتی کردووە ئێستا بەڵگەکەم وایە ئێستا بەڵگەکەی مایە بەوەی کەم بە حەوایە ئەو مامۆستایە شوێر بێ ئیمتیحانی خۆیدایە بڕە باسی مامۆستای بکە کەی مامۆستایی مایە هەی لێ دەگەشتم بۆ نێنە هەی دەستوری بە مندایە ئەی ئەوەی باسی یان دەکەی قەڵەب بەشتین بەو خوایە لێ دەگەشتم بۆ لێدا دەستور لێرە ئیزرایە ئەی ئەلفوبێشیان فێرکردین بەوەی کەم بە حەوایە هەی لێ دەگەشتم بۆ لێدا هەی وەفای بۆ من نەمایە سەدشتم خوێندووە هیچم لەبیر نەمایە ڕشتم زافیەکەوە قەدیسم بیر نەمایە لە پاش هەموو تشتێشی بەماڵە بەیتوڵایە کەلیمات و دەنجی من بەوەی کەم بە حەوایە هیچ شتێک گەلوی من دەکەم هیچ شتێکە لەبیر دەکەم دەستورم لەسەرهایە ئەو تشتیش خانایی خۆمە بەوەی کەم بەتەریایە ئێستا نازانم بیڵێم دەستور لێرە ئیجرایە ڕەبی مامۆستا شوێر بێ هەو دکتۆرە شوێ هەر بژی